لە غیابی پەرلەمانتارانی کۆمەڵ و دروستکردنی پەرلەمانێکی دیزاین کراو جارێکی تر دەسەڵات دەستی بۆ وانەی پەروەردەی ئیسلامی بردەوە و ئەم جارەش بە نووسراوی فەرمی لە بری کەمکردنەوەی ناوەڕۆکی کتێبەکە بە شەوانەیەکیان لە پەروەردەی ئیسلامی کەم کردوتەوە. پرسیار لە وەزیری پەروەردە دەکەم کە بۆچی وەزارەت دەستی بردووە بۆ دەستکاریکردنی وانەی پەروەردەی ئیسلامی. ساڵانە بەر لە دەستپێکی پرۆسەی خوێندن داوای پرۆگرامی پەروەردەی ئیسلامیان دەکرد بۆ ئەوەی چاودێر بن چونکە لە نیەتی خراپی دەسەڵات بۆ دەستکاریکردنی ئاگادار بوون. هەموو ساڵێک بەر لە ساڵی خوێندن ئێمە نووسراومان دەکرد بۆ وەزارەتی پەروەردە بۆی منهەجی پەروەردەی ئیسلامی چۆنە بۆ ئەم ساڵ، بەڵام بەداخەوە ئێستا لە غیابی پەرلەمانی کە پەرلەمان نییە پەرلەمانێکی دیزاین کراوە لە غیابی ئەوە پەروەردەی ئیسلامی هەروەکو بڵی نەماوە چون دەرسێکی تریان لەوانەی پەروەردەی ئیسلامی کەمیان کردوتەوە داوێتیان بە دەرسێکی تر بۆ دەرز بڕان بوو بۆ هەموو دەرسەکان پێویسترن لە پەروەردەی ئیسلامی بۆ هەر پەروەردەی ئیسلامی نەبووە ڕۆڵەکانمانیان بە ئێستا گەیاندووە و پەروەردەیان کردوون. جگەلەوەی پەروەردەی ئیسلامی پۆلینۆی بنەڕەتی بە نووسراوی فەرمی لە 2 بەشەوانەوە کراوەتە 1 بەشەوانە چەند ساڵێکیشە لە قۆناغەکانی خوێندنیش وەک پۆلی 10 و 11 و 12 زانستی بەشەوانەی پەروەردەی ئیسلامی کەم کراوەتەوە بۆ 1 بەشەوانە. نەک تەنها لە پۆلینۆ من ئەم زانیاریێتان پێ بڵێم لە چەند ساڵێکە لە قۆناغی 10 و 11 و 12 ئامادەیش لە بەشە زانستیەکان پەروەردەی ئیسلامی بەداخەوە لە 2 بەشەوانە هەفتانە کرات 1 بەشەوانە. ئەمەش من پێم وایە بەڕاستی هێشتانەکە ئەمەش گرفتێکی گەورەی بۆ قوتابیانی ئێمە بۆ خوێندکەرانی ئێمە دروست کراوە دیسانەکە پێگەی ئاین ڕۆڵی ئاین لە ناونەکانی خوێندن پشتگوێ خراوە یان ئەوە تێ هەر کەم کرایتەوە یان ئەوە تێ لە وانەکانی کۆتایی دادنێتن بۆی ئیتمامی پێنەدرێتن. هەوڵی دەسەڵات بۆ کەمکردنەوەی بەشەوانەی پەروەردەی ئیسلامی و کارکردن بۆ بە تەواوەتی نەهێشتنی چەند ساڵێکە لەلایەن دەسەڵات و کەسانی دیکەوە دەستی پێکردووە، بەڵام کۆمەڵی دادگەری لە ڕێگەی پەرلەمانتاران و ڕێکخرا و میدیاکانیەوە دژی وەستاونەتەوە و ڕێگری لێکردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.